بەڕێوەبردننی هەرێم و خەرجکردنی داهاتەکەی بە شێوەیەکی هەڕەمەچی لە ماوەی ڕابردوودا لەلایەن دەسەڵاتدارانی هەرێم و نەبوونی پلان و بەرنامەیان بۆ ئابووری کوردستان وای کردووە لە ئێستادا هەرێم تووشی داتەپینی ژێرخانی ئابووری بێت. راوێژکارێکی پێشووی ئابووری سەرۆکی حکومەتیش دەڵێت لە هەرێمی کوردستاندا شتێک نییە بە ناوی ئابووری، ئەوەی هەیە کڕین و فرۆشتنی نەوتە هیچی تر نییە. ئاشکراشی دەکات ئەو ژێرخانە ئابووریە کە پێشووتر هەرێم هەیبوو بەهۆی سیاسەتە هەڵەکانی حکومەت ئەویش لە ناو چوو. ئابووری پەرەپێدانمان نییە، کولتورەکەمان نییە، هەر ئێمە ئابووریمان نییە. من 15 ساڵ لێرەم 16 ساڵ پێیان ئەڵێم ئێوە ئابووریتان نییە، ئێوە توانای کڕینتان هەیە. نەوتە فرۆشتن شتێکی پێکڕم. ئابووری ئەوەیە کە بەرهەمێکت هەبێ ئەو پارەیە بسوڕێتەوە سارکولیشن ئۆف کاپیتال لەناوە هەمووی تر ئیش بکە کە پارە ئەسوڕێتەوە سەڵمان ئەسوڕێتەوە بازاڕشە جوڵێنێ. ئەو دۆڵابە نییە، تۆ توانای کڕینت هەیە، نەوت توانای کڕینت هەیە، تەنوێ دروست نەکردووە، توانای مرۆوی دروست نەکردووە. دەوڵەمەری کوردستان بەس ئیدارەی دەوڵەمەندیت نییە، چونکە توانای مرۆویت نییە، توانای مرۆویمان نییە. ئێمە ئێستا ئەگەر حکومە دەرەقەت نایە با فەرموو دەسەڵات بەکردی تایبەت. بەڕای شارەزایان بۆ هەڵسانەوەی ژێرخانی ئابووری کوردستان دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان دووبارە بگەڕێتەوە بۆ سێکتەری کشتتوکاڵ. بەڕێوەبەری گشتی پلاندانان لە وەزارەتی کشتتوکاڵی هەرێمیش دەڵێت چەندین پرۆژەمان داوە بە حکوومەت کە دەبنەوە کاری باش بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری کوردستان، بەڵام تا ئێستا حکوومەت واژۆی لەسەر پرۆژەکان نەکردووە. پرۆژەمان هەیە بۆ چاکسازی حکوومەتی هەرێم ئەگە بیە لەو کەرتەوی کە ئەگە بیە بیکاتە ئەولەویەت هەر بە قسە نەبی بە عملی بکرێتە ئەولەویەت بۆ ئەوەی کە سەرچاوەیەکی داهات بۆ حکوومەت و بۆ هاوڵاتیانیش بی. ئێمە پرۆژەمان بۆ ئەو بابەتە هەیە، سیاسەتەکانمان پێشنیار کردووە، پرۆژەکانمان پێشنیار کردووە، هەمووی تەواو بووە لە پێشکەشمان کردووە بۆ ئەنجومەنی ئابووری لە ئەنجومەنی وەزیران. ئەگەر پسند بکرێ تەوەقع دەکەین ئێمە داهاتی حکوومەتی هەرێم تریلیۆنێک دینار زیاتر یان تریلیۆنە 250 ملیار دینار زیاد بکەین و لە هەمان کاتدا زیاتر لە هەلی کار بۆ 138,000 کەسی دابین بکەین لە کەرتی کشتتوکاڵ. ماوەی زیاتر لە ساڵێکە وەزارەتەکانی حکوومەتی هەرێم بۆ کەمکردنەوەی خەرجیەکان و زیادکردنی داهات دەستیان کردووە بە چاکسازیکردن. هەر لەم چوارچێوەیەشدا پەیمانگای ئەمەریکی کوردی بۆ توێژینەوە گەشە پێدان و ڕاوێژکاری ئابووری پانێڵێکی بۆ نوێنەرانی وەزارەتەکانی کشتتوکاڵ و پیشەسازی و ئاوەدانکردنەوە و دەستەی گەشت و گوزار ئەنجامدا. ئەم چوار وەزارەتە دەمانوێت بزانین قەیرە ئەو ریفۆرم و چاکسازی کە دەست پێکراوە لە چ قۆناغێکە لە وەزارەتێک تا وەزارەتێکی تر جیاوازیەکەی چێگەر بەراوردیان بکەین لەگەڵێکتری بۆ کامیان ئاسانترە کە دەستیان بە ریفۆرمەکان کردەوە بۆ کامیان هەندێک قورسترە کێشەکان چین. لەگەڵ دروستبوونی قەیرانی دارایی تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وە ژمارەیەک لە ڕخراوە جیهانی ناوخۆییەکان چەندین سیمینار و پانێڵیان ئەنجام داوە بۆ دۆزینەوەی دەرچەیەکی گونجاو بۆ دەربازکردنی هەرێم لە قەیرانی دارایی، بەڵام تا ئێستا نەیانتوانیوە بگەن بەو ڕێگەیە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.